شەقامەکانەوە بەس هەتاکوکەی ئێمە لە شێر ستەم و سوڵم و زۆری ئەم حکومڕانانەیە بن. خۆپشاندان دژی پێنەدانی موچە لێبڕینی موچە لە شاری سلێمانی دەستی پێکردەوە. بەردەم باخی گشتی سلێمانی بۆتە سەخۆی ناڕەزایەتیەکانی مامۆستایان و فەرمانبەران و تەندروستکاران و کارمەندانی هاتوچۆ. داواکاری ئەم جارەی موچەخۆران پێدانی موچە یەک مانگیان نییە، بەڵکو و چاکردنی یەکجاری سیستەمی موچەیە. زۆر پڕین لەم حکومەتە من خۆم یەکێکیان خۆمم ئێستا لێرا بکوژدێم لە پێناوی مناڵەکانمان گوێی نایەمێ. مردن باشتە لە مۆستا ئەوان چیەکەن خەڵک ڕۆژانە خۆی کوژێ لەبەر نەبوونی خەڵک خۆی ئینتیحارەکە خۆی ئەخنتێنێ هەتاکەی بەهۆش نایەنەوە. ئەو نیان پێ ئەڵێم یا ڕەبی خۆی گەورە ڕوڕەشی دنیا و قیامەتیان کە ئەمڕۆ پێنجشەمەیە بە ڕۆژوو نەبووم لەبەرەوەی بێم بۆ خۆی پیشاندان دوعایان لێ ئەکەم هەموو دووشەمە و پێنجشەمەیە بە ڕۆژوە بم خۆی گەورە حەقی ئەم میلەتان لێ بسەنێ خۆی گەورە حەقی ئەم هەموو هەژاریان لێ بسەنێ. سەد ڕۆژە یەک مەعاشمان وەرگرتووە. سەد ڕۆژ تۆ ئەگەر ملیۆنێکیش هەبێ ڕۆژی 10,000 ئەبێ خەرجکەی خۆیان مەگەر خۆیان بەو معاشە ئیدارە بکەن معاشمان کوا هەیە تا لێی ببڕن. ئەو نەئەڵێم ئەمانە حکومەت نین ئەمانە دڕندەن لە دڕندەترن بەڕاستی بەڕاپەڕین هاتوون ئەبێ بەڕاپەڕینیش بڕۆن. من خۆم بە کولەمەرگی ژیاوم مناڵەکانم بە کولەمەرگی ژیاون ئەبێ مناڵەکانیشم بە کولەمەرگی بژین. بەڕاستی لە دۆخێکی زۆر خراپین وامان لە هاتووە تەنازول بۆ هەموو شتێکەکەی ئێستا بەڕاستی لە پێناوی قوتی مناڵەکەمە ئامادەم پەڕۆ داخەم من لە پێناوێکە مناڵەکەم بژێبی ژیانی مسۆگەر بێ بتوانم قوتی مناڵەکەم دابینکەم. باوکم 40 ساڵە دەوامەکە 400,000 خانەنشینی هەیە بەڕەوای ناپین بۆیان کردووە بە 300,000 بەشی ئێواری مناڵە مەسئولێ ناکە و منەتیش نەکەن بە سەرکەسا بەکو پێم وتن لە ئەوڵەوە بڵێن ئەمە شۆڕشمان کردووە هەموو کو شۆڕشگەر بووە هەموو کو پێشمەرگە بووە هەموو کە تەسحەیاوە. ماوەی زیاتر لە هەفتەیەکە کارمەندانی هاتوچۆ و فەرمانبەران گرتبوونەوەی ناڕەزایی لە بەرامبەر پێنەدانی موچەکانیان ئەنجام دەدەن، بەڵام تا ئێستا حکومەت وەڵامی داواکاریەکانیانی نەداوەتەوە. بێباکی دەسەڵات لە ئاز موچە فەرمانبەرانی گەیاندۆتە ئەو بڕوایی حکومەتێک نەتوانێت موچە دابین بکات پێویستە هەڵوەشێتەوە و بۆ کەسانی دیکەی چۆڵ بکەن. حکومەتۆکە ئەمانە کەی حکومەتن حیزبۆکە و میلیشیاتن ئەمانە سەربەخۆنین ژێردەستانن دەسەڵات دابەش کراون 50-50 هەرماون دوو ئیدارەی لاوازن ئەڵقەجوەی دوژمنانن بەڕواڵەت دەسەڵاتدارن هەیکەل و مۆمیا کراون. کاگەوە تا بیشێکم بۆ کاسبیەکەم بدە ئەوە تا چم بۆ چەمە بۆ شۆ ئەچم لەو چەمە شۆڵێنم ئەمە لێ دروست دەکەم ئەم بەنانەوەگە نەیفرۆشم ئێدە حکومەتیش نەوتیە کاک ئەی فەرقێم و نەوت چییە بانەوتەکە تۆزیگا بیا بە میلەتە بیبژی کاکە بۆی وەمێنێ نەک بۆی نەمێنێتەوە. تۆ چەنت دەست دەکەوێت لە دروستکردنی ئەمە خودمانژیان ئەمە حال وەکو شتێکم کاتەکەی پێ بەرم بەڕەوە بەمە ناژیم بڵم بەمە ئەژیم بەڵام ئەمە نمونەیەکە بۆی هەوڵ بەم بۆی ماڵ محتاج نەبێ بەس لەبەر ئەوەیەکی ناخۆ پێی ناژیم بڵم پێژیم بەڵام بە ماڵ محتاج نەبێ ئێ میلەتەکەش وایە با محتاج نەبێ ژێر دەستەکە بۆ محتاج بێ کاکە ئەبێ ئێمە بین هەموو جارێک کۆبوونەوە بکەین و هاوارکەین و داوای معاشی خۆمان بکەین داوای موچەی خۆمان بکەین یعنی چی؟ ئەمە کەی حکومەتە کاکە نامانێت چاکسازی بکە کاکە نامانێت هیچ شتێکمان بۆ بکە بەس بڕۆن بەجێی بێڵن ئەمە هیچیان بۆ کوردستان نەهێشتۆتەوانێ هەرچیش ئەوەی پێی خوا پێی ناخۆش بێ و سەرەری میلەتەکەی ببێ ئەمان کردوانە بەرانبەری هەمی منگالمان تووشی نەفسی بوو هەمی منگالمان خوێنی تەوا کردو هەمی لە ماڵە دانیشتۆ 5-6 ساڵە یعنی ئەمە هیچ شتێکی تیا بەسەر نییە ئەمە کەی حکومەتە بۆ ئەڵێ حکومەت هەر ئەی بە ئەڵێ حکومەت. موچەخۆران جەخر لەوە دەکەنەوە کە ئەم جارە تەنها بە پێدانی موچەی مانگێک ناگەڕێنەوە سەر کارەکانیان بەڵکو مەرجی ئەوان بۆ حکومەت چاکردنی سیستەمی موچەیە. ئەگەر بەڵێنی 30 ڕۆژ جارێک موچیان پێنەدرێت لەژێر هیچ فشارێکدا دەستبەرداری ناڕەزایەتیەکان نابن و داواش لەسەر جەمچین و توێژەکان دەکەن پاڵپشتیان بکەن و بازنەی ناڕەزایەتیەکان فراوانتر بکەن. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی. پێدانی موچەکانیانەکەن هاوکات ئەمڕۆ خەپشاندانی ئەوان بەشێک لە قسەکانیان